سڵاتان لێبێ گرنگترین بابەتەکانی ڕۆژنەمانیتان پێشکەش دەکەم و لە ماڵپەڕی یۆرۆپ ئۆنلاین بڵاو کراوەتەوە سوید ماوەی مەشق و ڕاهێنانی هێزە ناوخۆیەکانی عێراق درێژ دەکاتەوە. هەریەکە لە مارگۆت واڵسترۆم وەزیری دەرەوە و پیتەر ئالتکڤیست وەزیری بەرگری سوید لە کۆنفرانسێکی هەواڵیدا ڕایانگەیان پێویستە هاوپەیمانانی نێودەوڵەتی پاشەکشەیان بە داعش کردووە، بەڵام هەوڵی زیاتر پێویستە. وەزیری بەرگری سوید ڕایگەیان سوید پشتیوانی هێزەکانی پێشمەرگەی کردووە و تواناکانی پێشمەرگەی پێش خستووە لە بواری چارەسەری خێرا و خۆپاراستن لە هێرشی کیمیایی و دۆزینەوەی میندا. لە دەیلی سەباحی تورکی بڵاو کراوەتەوە بۆ یەکەم جار لە تورکیا و لە ئامەد لە زانکۆی دیژلە پرۆگرامی دکتۆرا لە بواری زمانی کوردی دەکرێتەوە. ئەمە لە کاتێکدایە بڕیار وایە لە زانکۆی بینگۆل بە هەمان شێوە لە ساڵی داهاتوو پرۆگرامی دکتۆرا لە زمانی کوردی دەست پێ بکات. پرۆفیسۆری یاریدەدەر حەسەن کاراجان جێگیری بەڕێوەبەری بەشە زانستیە کۆمەڵاتیەکان لە زانکۆی دیژلە ڕایگەیان تاوەکو ئێستا 19 داخوازیان پێگەیشتووە کە یەکێکیان لە هەرێمی کوردستانی عێراقەوەیە. لە ناشناڵ پۆست بڵاو کراوەتەوە جۆن گالاگێر کە شەڕوانێکی کەنەدی بووە لە ڕیزەکانی یەپەگە لە ڕۆژاوە بەهۆی تەقینەوەی گیانی لەدەستدا. ئەو هاوڵاتیە خەڵکی ئۆنتاریۆیە و سەربازێکی خانەنشینی کەنەدیە. نیکۆلاس دۆریێ تەبێژی وەزارەتی دەرەوەی کەنەدا ڕایگەیان بە دوواداچوون دەکەین بۆ کۆکردنەوەی زانیاری زیاتر لەبارەی ئەو هاوڵاتیە کەنەدیەوە. دەیان کەنەدی بە شێوەی خۆبەخش لە ڕیزی شەڕواناندا دەجەنگن بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش. بە پێی زانیاریەکان ئەو هاوڵاتیە کەنەدیە لە نێزیک حەسەکە بەرتەقینەوە کەوتووە و گیانی لەدەستداوە. لە حوڕیەت دەیلی نیوزی تورکی بابەتێکی عیسمەت بێرکان بڵاوکراوەتەوە بە ناونیشانی دەنگدەرانی هەدەپە هۆشیاریاندایە هەدەپە بەڵام سزایان نەداوە. نووسەر ئاماژە بەوە دەدات کە زۆرێک لە چاودێرانی تورکیا ڕایانگەیان دەنگدەرانی کورد سزای ئەو پارتەیان داوە. نووسەر لەو بڕوایەدایە ئەگەر بەراوردی هەڵبژاردنەکانی تشرینی دووەم بکرێت لەگەڵ ساڵی 2011 ئەوە دەنگەکانی هەدەپە پاشەکشەی نەکردووە. هەواڵێکی خۆش بۆ ئەوانەی کۆچ دەکەن لە چوارچێوەی بەرنامەی نوێی یەکێتی ئەوروپا بۆ چارەسەرکردنی کێشەی کۆچبەران. سێ کۆچبەر کە 4 خێزانی سووری و 2 خێزانی عێراقین لە یۆنانەوە بە فڕۆکە بەرەو شاری بڕۆکسل بەڕێکران. لە دواتردا لەوێوە بەرەو لۆکسەمبۆرگ دەبرێن. پێشتر کۆمەڵێک کۆچبەر لە ئیتالیەوە برانە سوید و فنلاند. بەرپرسان ئاشکرایان کرد کە بەنیازن 160,000 کۆچبەر لەم ڕێگایەوە بەسەر وڵاتانی یەکێتی ئەوروپا دابەش بکرێن. لە هەمان کاتدا فڕۆکەیەک لە یۆنانەوە بەرەو پاکستان دەفرێت کە 7 پەناخوازی پاکستانی بەرەو وڵاتانی یاخود بەرەو وڵاتی خۆیان دەگەڕێنەوە چونکە پەنابەرێتیان ڕەت کراوەتەوە. بۆ دابینکردنی ئارامی لە فڕۆکەکەدا 120 پۆلیسی یۆنانی یاوەری ئەو پەناخوازەیان دەکرد. گرنگترین بابەتەکانی ڕۆژنەماوانین پێشکەشکردن باختەوەربن.